لە شاری سلێمانی سەرڕای بەڵێنەکانی چارەسەرکردنی هێشتا هاوڵاتیان بە زەحمەت غازیان دەست دەکەوێت و سەرەگرتنی بێهودا بەردەوامە. خەڵک نیگەران و بێزارن لەم دۆخە و پرسیار دەکەن ئەگەر بەرەمێنانی غاز بۆ وێزگەکانی کارەبا ئاسایی بۆتەوە ئەی بۆچی لە گەڕەکەکان کەم دەست دەکەوێت. ئەمە هەر بە هەمان شێوەی جارانە، یعنی ئەم دەسەڵاتە بە هەمویانەوە لەسەر کێشە ئاژین، لەسەر کێشە ماونەتەوە ئەنەوە کێشە دروستکەن بۆەوەی ئومێدێ بن بە خەڵک گوایە ئەمان هەن و بمێنەوە لە حکومڕانیە. ئەگینا ئەمانە کەسی حکومڕان نین، کەسێک نینەوەنە ئەدەبیان تابێتە بتوان وڵاتی بەڕێوە نەخێر چواردە معمەل ئیمڕۆ غازی تێکردووە. ئیتر چاویانە داویانە بە چەند وەکیلی تەوزیعیکا لە گەڕەکەکانەوە خۆیان نەزانن. ئەلم ماوەیە کە ئەم غازە وای لێ هاتووە تەنها چەند کەسێکی نابەرپرسی نەفەزنزمی پێ بووە بە ملیۆنەر خەڵکەکەشی پێ ئاوا لێ هاتووە. یعنی ئەمە سیاسەتێکی دووفاقی و شەراکەتە لە بینی ئەم بازرگان و تاجیر و ڕێئاسە و سەرۆکایەتی ئەم بابەتەشتانە هیچی تر نییە. هیچ ئۆتۆمبیلێکی غاز هاتووە بڵێن هیچ نەهاتووە یان بەردان نەکەوتووە بەرمان هەر نەهاتوە. ئیسە زەلامی لێ بوو لێرە وتوی بەخوا لە بازیانەوە هاتووم، زەلامی لێ بوو وتی لە شارەوانیەوە هاتووم، حەز زەلام لە حەشوا دەورەژنەوە ئەزان ئێمرە ئەمە لە شارەوانیەوە هاتوو بێرە ئەمە گرکی سەرشەخام بۆ کۆڵانی خاسوڕەشەکانی پێڵێن. جەناب لە چوارچراوە هاتووی غاز دێ بۆ کۆڵانیەوە؟ نەخێر. چەندێکە نەهاتووە؟ وڵات دەمێکێ نەهاتووە، بەڵام ئێستا پەیوەندیان کردووە بە قایمەتی سلێمانیەوە هەڵێت ئێمە دوێنێ بە حساب 300,000 غازیان تەوزیع کردووە، بەڵام کوا 300,000 غاز کێ غاتی وەرگرتووە کاکە؟ ینی غاز بۆ کۆڵانەکان ئێستا نایێت؟ نەخێر نایێت. قایمقامەتی سلێمانی دەڵێت دابشکردنی غاز لە ناو گەڕەکەکان دەست پێ دەکاتەوە و چەند بریکارێکیش بەهۆی شاردنەوەی غازەوە سزادراون. سەبارەت بە هۆکاری بەردەوامی قەیرانەکەش قایمقامەت دەڵێت هیچ زانیاریەکی وردیان لەبەردەستدا نییە. تا دابشکردنی غازە سلێمانی ئاسایی بۆتەوە؟ زۆر ئاساییە. ئێمە کارمەندەکانمان بەس تەنها ئەچن چاودێریەکەن لە دوورەوە بۆ تەفتیشی سیارەکان. باش ئێستا هەندێک گەڕەگەڵێن ئێمە چەند ڕۆژە بە غازمان بۆ نەهاتوە، ینی ئەمە ئەڵێن لە کاتێکە کۆرمۆر دەستی کردوتەوە بە دابشکردن پسە کارەبا هەیە مەسەن بۆ غازەکە بە شێوەیەکی ئاسایی و کوجاران ناچێتەوە کۆڵ. با پیرەکەم بەیانی دوو بەیانی هەمووی فولە بێ. ئێستا ئەمڕۆ 13 معمەلیشی کردووە، دوێنێ 12 معمەلیشی کردووە بەرەبەرێ وای لێ ئەچێتە گەڕەکەکانەوە هەموو گەڕێکەکە چێ، بەڵام لەوانەیە ئەو کارگەی ئەو هاوڵاتێکە گلەیی کردووە کارگەکەی ئیشی نەکرد بێ. کورسات ڕاپەڕین کەنا دوو کارگەمانەیە کورسات وانە بێ بۆ تێچوو بێت ئەوانە هەمووی تێدی چونکە قۆڵی دۆڵە ڕوت 5 معمەلیتایە ئی ئەو منتیقەیە منتیقەی سەرەوەیە. ئەمە ڕیشە زۆری هاوڵاتی نییە، داوای لێبوردنەکەم. کانارەکان خۆیان کۆیەکەنەوە بۆی هاوڵاتی بێت و دوایی بەگران فرۆشێتەوە. ئەم قەیرانە کە لە دوای ئاڵۆزی ئەمنیەکانی ناوچەکە و دەستپێکردنی شەڕی نێوان ئێران و ئیسرائیلەوە سەری هەڵدا ژیانی ئاسایی خەڵکی پەخستووە و ئێستا هاوڵاتیان چاوەڕێن حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان وەڵامێکی ڕوونیان بدەنەوە کە ئایا ئەمە کێشەیەکی تەکنیکیە یان بازرگانیەکی سیاسیە لەسەر حیسابی بژێوی و گیرفانی ئەوان دەکرێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.